لە هەفتەی حوتەمی خولینایەبی تۆپیپەی کوردستان یانەی سۆران میوانداری یانەی هەولێری کرد. هەر لە دەستپێکی یاریەکە ئاستی هەردوو یانەکە خراپ دەبینرا. گێمی یەکەم جگە لە چەند هێڕشی بێ ئەنجام هیچ گۆڵی بەخۆیەوە نەبینی. گێمی دووەم بە ئاستێکی جیاواز دەبینرا و چەند جارێک تونند و تیژی بەخۆیەوە بینی و یاریزانان و ڕاهێنەرانی هەردوویانە چەندین جار نیگەرانی و ناڕەزایی خۆیان لە بڕیاری ناوبژیوان دەربڕی. یاریزانانی هەردوویانەش چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. لە خولەکی 67 ناوبژیوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. ئەحمەد حەیدەر نەیتوانی گۆڵ تۆمار بکات و گۆڵ پارێز گەیلان سادق زیرەکانە لێدانە سزایەکەی گەڕاندەوە. لە خولەکی 86 جارێکی تر ناوبژیوان لێدانی سزای دووەمی بۆ هەولێر ئەژمار کرد. یاریزان دیارغازی گۆڵی یەکەمی بۆ هەولێر تۆمار کرد. ئەگەرچی لە کۆتا خولەکەکانی یاری هاوگار سعدی توانی بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی یەکسان بۆ سۆران تۆمار بکاتەوە، بەڵام یاریدەدەری ناوبژیوان بە بیانووی ئۆفساید ڕەتی کردەوە و یاریەکە بە سەرکەوتنی هەولێر بە کۆتا هات. الحەمدولیلا پاش چەندین ئەنجامی خراپ توانیمان سەرکەوتن بەدەست بێنین. ئەوەش بە جوودی یاریزانەکان و ڕاهێنەر و دەستە ئیداری نوێ ئەبرنێ پێشکەش دەکەین بە ئیدارەی نوێ چکە زیاتر تەمەحمان هەبوو ببین و چکە ئیداریەکە نوێ بوو و ئەنجامیشمان باش نەبوو. الحەمدولیلا توانیمان سەرکەوتن بەدەست بێنین، بەڵام ئەوەی جێی داخە پاش یعنی ناکرێت پاش هەموو بردنەوەی شەڕ و ئاژاوە دروست بکە. ینی فەریقی تیفی بەرامبەر ناو یاریگا بمینێتن پاش چەندین دەق ئەو جەبستە دەر لەبەر ئاژاوی هاندەران ینی پێویستە زیاتر ئەمنیەتەکە تونتر بکرێتن بۆ یاریزان سەلامەت بن و ڕاهێنەرەکانی سەلامەت. ئەمە یە چیزی بەرەمە بە زۆربەی کێشە و ئەنجامەکەیت گەڕینتەوە سا حەکەمانە کاو حەکەم بخۆمە شاهدین ئەوە نزیکەی 3 گەمە 4 گەمە لەسەر غەڵاتی و سافێڕای غەڵات لێدانێ حەکەمەمە تویش و ئەو حاڵەتەی بووینە. ئەخواستن سەبارەت ئەو گەمە کە زۆر قسەکردن ئەو گەمای نزیکەی 4-5 حالات کە حالەتی زۆر تاسیر هەبوون لەسەر گەمای حەکەم بوو بە عەسێ و ئەنجامای. بۆ نمونە پەناڵتی کە گیرە پەناڵ نەبوو، لاعب بەس خۆی فرادات تۆ بە جەستای گربی پەناڵ دەگرتە. لەولای زەربی مباشر لاعب لێدا ئافساید دەگرتە کە گۆڵێک 100% بوو نابی ئافساید گیرەوە. زۆربەی حالەتەکان بێت عینی حەکەم بوو کە بوو بە عەسێ ئەوەی نەتیجە ئەنجام نەهاتەوە. بەم ئەنجامە یانەی سۆران لە کۆی حەوت یاری خاوەنی 6 خاڵە و لە پلەی 4دەمی ڕیزبەندی دێت و یاری داهاتوو لەگەڵ یانەی زاخۆ دەکات. هەرچی یانەی هەولێریشە خاوەنی 7 خاڵە و لە پلەی 11می ڕێزبەندی دێت بە کاتی. یاری داهاتووشی لەگەڵ یانەی هەڵۆ دەبێت. ئازاد ومەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.